کاتێک کە پەروەردگار دێت ئەڵێن ئەوە پەروەردگار هاو بەخۆی و عەرشەکەیەوە لەو کاتەیەتر کە چەند ناخۆشە بەڵام خوای گەورە حسابی ئیماندار و کافر لەو کاتەیە تێکەڵ ناکە کۆمەڵێکی زۆر لە ئەهلی ئیمان ئەکەونە بەر سێبەری عەرشی خوا سێبەرێک دروست دەبێت لە بەری هەتاوە ئیتر ناهەتاو لیان نادا و گەرما لیان نادا ئەهلی ئیمان ئەکەونە لای ڕاستی پەروەردگار ئەهلی کافربوون و بێدینی و شرک و نیفاقیش ئەکەونە لای چەپی پەروەردگار یعنی خەڵکەکە بن بە دوو بەشەوە کە عەرشی پەروەردگار یەنن ئەیخێننە ناوەڕاستی خەڵک لەسەر ناوەڕاستی خەڵک دایانێن کۆمەڵێک ئەبن بە ئەصحاب اليەمین لای ڕاست کۆمەڵێکیش ئەبن بە ئەصحاب الشیمال لای چەپ خوا پەنامان بە ئەوەی لای چەپ کافرن ئیماندارەکان جیاکرێنەوە خرێنە لای ڕاستەوە لەناو ئیماندارەکانە بەشێکی زۆریان ئەکەونە ژێر سێبەری عەرشی خوا لەو ڕۆژەیە ئەوەی خوا سێبەری نایەتێ سێبەری نییە ئەو گەرمایی ئەو ڕۆژە ئەو هیلاکەتەی ئەو ڕۆژە ئەو بێئاوی ئەو ڕۆژە لە ئەندازە بەدەرە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باس کراوە چەند دەستە و تاقمێ لەوانەی کە ئەکەونە ژێر سێبەری عەرشی خواوە لە حەدیثێکە حەوت تاقمی بۆ باس کردوین کە لەو ڕۆژەیە ئەکەونە ژێر سێبەری عەرشی خواوە یەکەمینیان سەرکردەیەک پاشایەک ئەمیرێک دەسەڵاتدارێ بێ عادل بوو بێ میری عادل و سەرکردەی عادل لەو ڕۆژەیە لە لای ڕاستی پەروەردگارەوەیە وە بەڕێزترین کەسە لای خوا چونکە مڵکەکەی و دەسەڵاتەکەی وای لێ نەکرد زاڵم بێ و خوای لەبیر بچێتەوە عەبدی خوا بوو ئەوانەی کە بە عەدالەت حوکمیان کرد لەسەر بەربەینی بەندەکانی خوا و بە شەرعی خوایان جێبەجێ کرد بەسەر بەندەکانی خوایە ئەوە یەکەمینیان ئیمام عادل ئەخرێتە ئەملاوە اینجا شەش پێڕی تریش وەشاب نەشأ فی عیبادەتی الله گەنجێک هەر لە مناڵیەوە تالیبی دینداری خوا ناسی بێ وەڕەجل قەلبه معلق بالمەساجد پیاوێک هەر دڵی ئالوودەی مزگەوت بوو بێت بەردەوام هەر لە مزگەوتا بێت کە لە مزگەوت دەچێتە دەرەوە خێرا حسابەکات چەندی کە بگەڕێتەوە بۆ مزگەوت دایم دڵی لای مزگەوت ئەمانە هەموو لەژێر سێبەری عەرشی خوایان گەنجێک ئافرەتێکی بۆ هەڵکەوتووە لە شوێنێکی چۆڵیە لە تەنیاییە بۆ فەسادکردن بەس دەبەر خوا نەیکردووە و توێتی لە ئەڵڵا ترسم وەرە جیاکرێتەوە دوو کەس دوو گەنجی جوان دوو موسڵمان لەبەر خوا یەکتریان خۆشویست عمریان بە برایەتی بە ئیسلامەتی پێکەوە بردە سەر هەتا مردن خیانەتیان لە یەک نەکرد لەبەر خوا یەکتریان خۆشەویست خوای گەورە دەڵێ ئەو دوانە هەر لە دنیا لەبەر من یەکیان خۆشەویست بەخوا ئەم ڕۆژ نابێت لێک جیاکرێنەوە بیانێنە لای منەوە بیانێنە لای ڕاستەوە بۆ ژێر سێبەری عەرشی خۆی پیاوێک کە بە دەستی ڕاست خێرێکان نایڵێت دەستی چەپی خۆی پێی بزانێ ئەم مندە بە جوانی ئەم خێرە ئەکا کە بەڕاستی ئەیکان نایڵێت بە چەپی پێی بزانێ خواڵێ ئابەشم بۆ جیاکەنەوە بەڕاستی مەبەستی ڕەزامەنی من بووە نەیهێشتوە کەس بە خێرەکانی بزانێت وەڕەجل ذەکر الله خاليا ففاضت عیناه پیاوێکیش بەبێ ئەوەی کەفی لە چواردەور بێ لە چۆڵیا لە شەوێکی تاریکا لە شەو نوێژە فرمێسک بە چاوی هاتۆتە خوارەوە لە ترسی خوای گەورە ئەو فرمێسکەی بۆکا بە شەفاعەت دەڵێ بێنە ژێر سێبەری عەرشی خۆم مادەم لەبەر خەڵک نەبووە بۆ ڕیایی و ڕووپامایی نەبووە فرمێسک بە چاوی بێتە خوارەوە لە ترسی من بووە جیایکەنەوە ئەو فرمێسکە بەحرێ لە غەزەبی خوا کوژێنێتەوە تاکە فرمێسکێکە لە شەو نوێژە کەس ئاگای لێ نییە ژن و مناڵی خۆشە ئاگایان لێ نییە هەستاوی دوورکە ئەشەو نوێژەکەی قنوتێک ئەخوێنیت وەترێگەکەی لە ماڵەوە فرمێسکێک دێتە خوارەوە بە چاوان تا لە ترسی پەروەردگارێ لەو ڕۆژەیە بەحرێ لە غەزەب و لە ئاگری غەزەبی خوا ئەکوژێنێتەوە ئەو هێنێتە ژێر سێبەری عەرشی خواوە اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ كل امرئ تحت ظل صدقته يوم القيامة هەموو ئینسانێک وا لە ژێر سێبەری سەدەقەکەیە چی پارە کردووە بەخێر چی سەدەقە و چاکە کردووە بۆیە بێ بە سێبەر بەپێی ئەو خێرەی کە کردووتە سێبەرت ئەبێ و لە ژێریە وزۆر حەدیثی کەمان هەیە لە باسی شەهید و مڕابیتەکان کەوتان لە ژێر سێبەری عەرشی خوایە و چۆن جێئەکرێنەوە